بەڵە سلااوان لێ دیارە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە چوارچەوەی ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە لە کارکردنی لە ئێستاشدا بەشی هەڵبژاردن لەگەڵ ئەنجومەنەکانی سۆران ڕەواندوز خەلیفان هەریر کۆبووتەوە بۆ ئەوەی کار بکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان ژمارە 285 بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر و بابەتە مەلای بەڕێز کە حەسەن کارژێڕی هەڵبژاردننی مەڵبەندی سۆران سڵاوت هەبێتن کارەکانتان لە چ ئاستێکدان لە مەڵبەندی سۆران. بەناوی خۆی گەورە دیارێمەوەکو مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لە درێژەی کار و چالاکیەکانمان بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرخستنی ئەو کاندیدە بە ڕێزانەمان کە کاندیدمان کردوون لەو سنوورەی کۆمەڵێک چالاکیمان ئەنجامداوە. پێشتر کۆبنەوەیەکی فراوان بە ئەندامانمان کردووە کە گروتینێک بوو بۆیان و هەڵواسینی چەند پۆستەر و هەڵواسینی پۆستەر و فلێکسەکان و لە داهاتوێکی نزیک ئینشاڵا لە بەیانی بەولایوە فلێکسی کاندیدەکان و فلێکسی لیست بەدەستمانەگا و گەرم و گورتر ئینشاڵا لەگەڵ تیمەکانمان لەسەرجەم ئەنجومەنەکان بەردەوامە بین و هەڵمەتی بانگەشە فراوانتر ئەەکەین. و ئەم شەو کۆبنەوەیەکمان کرد بە کادیرانمان لە سنووری ئەنجومەنەکانی خەلیفان و حەریر و سۆران و ڕەواندوز و سەرجەم ڕێکخراوەکانی تر کە ئەمەش گەرم و گوڕیەکی تر بوو بەڕاستی هەمویان بەو پەڕی ئامادەکاری و ئامادە بوون. سوپاسیانەکەین و لێرەوە داوا لە دەنگدەرانمانەکەین داوا لە خەڵکی کوردستانەکەین کە سی قەومتمانەی خۆیان بە لیستی 285 کۆمەڵی دادگەری بدەن و کاندیدەکانی ئەم لیستە هەڵبژێرن بە تایبەتی لە سنووری بازنەی هەولێر چکە کاندیدی دەستپاک و داوێن پاک و ڕازگۆن لەگەڵ خوا لەگەڵ میلەت و لەگەڵ دەنگدەرانیان و ئەم دەسەڵاتە گەندەڵ و زاڵم و ستەمکارە سزا بدەن بۆ ئەوی بتوانین بەڕاستی ئەم میلەتە بەشخوراوە ڕزگارکەین لە دەست ئەم زوڵم و ستەمەی کە تا ئێستا لێ کراوە. سپاسکە حەسەن سپاس دەکەین. مامۆستاوەک مامۆستایەکی ئاینی تا چەندە زەڕورە هاوڵاتیان بستنە دەنگدان و دەنگ بە کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان بدەن. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. گەڵێک بەخێر بێ سەرچاومان خۆشحاڵین بەو چاوپێکەوتنەوە بەو لێدوانەیە. دیارە ئەمە وەکو مسلمان ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتی قورئان ئومەتی ئەو دینە جوان و پاک و خاوێنەین. خوای گەورە فەرمێ ئەن ئەقیم الدین يعني هەڵبستن بە خزمەتکردنی دینی خدا سبحانه وتعالى و هەروەها وەکو قەناعەتێکی مسلمانانە و شوێنکەوتوی هەموو پێغەمبەران سەلامی خدایان لەسەر بێت سەروەری هەمویان حەزەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم فێرمانی کردین فێر لەو دینە جوانەوە فێر بن کە مسلمانان لەسەریان پێویستە ئەمیرێکی باش و دەسەڵاتێکی خودایی کە بریتی بیهاوێر بکاتەوە لە حرام و لە حەرار و ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکات ئەوش دەبێت دەستەیە کە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشەوایەتی ئەم کاروانەیە بکات و سیاست لە دینداریدا بەشێکە لە دینداریمان لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو پەروەردگارمان ئەفەرمێ وەلەن یەجعل الله للکافرین على المؤمنین سەبیلا. خوای گەورە مەجالی نەداوە بێدینەکان و بێبڕواکان باڵادەست بن بەسەر مسلماناندا. لەو ئاەتەوە ئەوە فێر ئەبین کە واجبێکی شەرعیە هەمومان نەسب ئیمام للمؤمنین ئەنی ئیمام و پێشەوایەکی باشمان هەبیت کەوا کاروباری مسلمانان بەڕێوە بات هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فێرکردین حتا لە کاتی وفاتکردنی شاخۆشەویستمان صلی الله عليه وسلم لە سەرمەرگا لە کاتێک جانەڕادا ئوسامەی کوڕی زەید کە سەرکردەی لەشکری مسلمانان بوو مع العلم تەمەنیشی لە 17 ساڵ و ئەوانە بوو زۆربەی لە سەحابە بەتەمەنەکان دە خزمەتی دابوون فەرمویان کاروانەکە بگەڕێتەوە لە جیهاد یان بەردەوام بی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فێرمانی کرد فەرمی با بەردەوام بیت کەوا بۆ لێرەوە فێر ئەبین کە مسلمانان پێویستە دەسەڵاتیان بەدەست بیت باڵادەست بن لە ئەوی گوناح بگۆڕن منکەر بگۆڕن حرام بە حرام بزاندرێ حەڵاڵش بە حەڵال بزاندرێ حتا وەکو بتوانین ڕەزامەندی خوددا لە دنیا و لە قیامەتدا بەدەست بێنین. مامۆستا ئەحمەد ئەمین وەک پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵی دادگەری چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیان یاریێمی کوردستان کە دەنگ بە لیستی کۆمەڵ بدەن؟ بسم الله الرحمن الرحیم. وڵا دیارە ئەوڕۆ کۆمەڵگەیما تووشی زۆر دەردەسەری جۆرا و جۆر بووە. یعنی گەر ئینسان بە وجدانەوە تەماشاکە لە هەر ماڵێکی ئەو کوردستانەی بە تایبەتی چینی فەقیر و هەژار چەندین منداڵی هەبن
نییە ماڵ نەگرفتی تێدا نەبێت تاعینات نییە یعنی بژێوی ژیانی خەڵکی بەڕاستی زۆر تەسک بوویتەوە ژیان و زەحمەت کەتیە جا ئەگەر ئەوڕۆ کە هەڵبژاردنە ئەگەر ئینسان لە قۆناغێکی ئەوە دەکەم تەرخەمی بکا پێمە هەم زەرر لە خۆیدا هەم زەرر لە خەڵکەشەدا ئەوڕۆ لەسەر پێم وایە ئەوەی کە تۆزێک فامی هەبی و عقلی هەبی و وجدانی هەبی وە لەما کادا بواری دەنگدانی شەبی پێمە یەکەم تەرخەمیکردن لە دەنگدانی شتەشی زۆر خراپ و زوڵمێ لە خۆشەکە زوڵمێ لە میلەتیشەکە جا لەبری ئەوەی کە ئەو وەزعی کە ئێستا تێداین وەزعشی زۆر ناخۆشە و میلەت بە شێوەشی گشتی بە تایبەتی چینی هەژار و فەقیر زۆر دەردەسەری و ڕزالەتی بەو وەزعی و ئەشێشی حەق خۆتی ئەوڕۆ هەوڵدەن بیگۆڕن لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ده باش آياتي خواهي قوريا أقل ما هول ندين قوران كاريشي دوسكين ده بشي هول ده أو استمو ظلمي كهي هل سسرية ميا بەڵکو ئەگەر بتوانانی بیگۆڕین نەکەر سوود بە خۆشەگەین سوود بە زاڵمەکەشەگەین سبین ئەو زاڵمەش لەوانەیە لۆ دوسبەی لەمەش باشتر بیتەوە زان پێم وایە ئەرچی سەرشانی هەر هەمولایەکە هەوڵدەین درێغی نەکەین ئەو وەزعی بگۆڕین بەڵکو میلەتەکە بە شێوەشی ئام هەسێتەوە و ئەو زوڵم مستەمەی لەسەر لاچیت و ئەرچی سەرشانی هەموانشمە زۆر سپاس مامۆستا بەڕێز بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری ئامادەکاری تەواوەکاتن بۆ هەڵبژاردننی 11 2025 کەوا بڕیارە بۆ ئەنجومەنی نوێرانی عراق ئەنجام بدرێ و ئەندامانی کۆمەڵی دادگەری لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بە گڕوتینەوە کارەکەن بۆی لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری سەر بخەن بەڵام نەگەڕێ مولایەوە.